گەڕۆک و گەڕیان یەکێکە لە بەرنامەکانی گەڕیان میدیا رادیو تەلەڤیزیۆنی گەڕیان لەناو خەڵکین ئەگەڕێن کوچە کۆڵانەکانی شار ناوچەکان ناوچە جێجیەکان بۆ بەسەرکردنەوەی کەسایەتیەکان پیشە کۆنەکان دیاردە کولتوری و میلیەکان خواردنە کوردەواری و فۆکلۆریەکان پیشە دەستیەکان ئێمە هەمیشە ناو خەڵکا بین گەڕۆک و گەڕیان ناوی خۆم هەم بە خۆمانەوە بێت لەمەوەدا جۆکو تیمێکی گەڕۆک خۆم و هاوکارم کاکە بورهان ساری وێنەگری بەناوبانگ و کاکە ڕێباس هەموو کات لە خزمەتانە. خۆشەویستانی گەڕیان میدیا سڵاوتان لێبێ لەسەر یەکێک لە شەقامە سەرنجەکانی سلێمانی سوپاس بەخوا هێدیەدی ئەم خواردنە کوردەواریانە ئەم پیشە کوردەواریانە لەلایەن کەسانێکی مادوونەناسەوە لەشیان ساغ بێ لەبەر ئەو سەرمایە بە ڕۆژە سەرما بێ گەرما بێ لێرە ئەم کەسانە بژێوی ژیانی خوان لە ڕێگەی ئەم پیشەیەوە دابینەکەن یەکێک لە هاوڕێ خۆشەویستانە کاکاوی خۆشەویست ناوم حەسەنە بۆلایی ناوم حەسەن و خەڵکی سلێمانیم تقریبا ئەوە لە 92 میشە ئەکەم ناوساجی کەلانە ئێستا لە 2014 کەلانە و ناوساجی مێ مەعەدەل 4 فەسڵە اینجا کەلانەشێکی کوردەواریە لەگەڵ ناوساجیە هەموو کەسێت تالبێتی یعنیەوە نەبێنم هاوین و زستان بە ڕەماکە بەڵام زستان زیاتر خاصن لە ڕەمەزانانە خواردنێکی هەبێ بە سەرەکی لە مانگی ڕەمەزانانە. کاکە حەسەن بکەلانە هەر بە تەڕەپیاز دەکرێت پێشتر وەبزانم کوردەواری بە پیچکە بە پیچیش دەکرێت بەڵێ ئێستا مەوسمی نییە بەهاران دەکرێت بە پیچێک بەڵام ئێستا هەر مەعەدەل وەکو سلێمانی شاری خۆمان زیاتر حەزیان لە تەڕەپیازە هەر بە تەڕەپیاز خواستی لەسەرە منە بینم خەڵک لێرەوە حەزی لێ بەڵێ خواستێکی لەسەر ئەویش دەبەست چیش یەک شتێکی کوردەواریە زۆر کەس ئێستا نەیبینیوە تا ئێستا کە چۆتە دەرەوەی وڵاتیەتەوە شتێکی غەریبە لای کامە هەیە لە سلێمانیە دووەمی شتەکە پاکوتەمیزە بە دڵی مشتریە بۆیە زیاتر خواستی لەسەرە. من لای خۆمەڵەمە توان بڵم پیتزای کوردیە خۆ پیتزا شێرەوە نییە من ناوینانم پیتزای کوردی چون کاشی کوردەواری گوناحە ناوی لێ بگۆڕێت زۆر کەس کوردی ژەمەی هەبووە نییە زۆر کەس وایە بەڵێ بەس ئەمە پیتزای پێ ناڵێ ئێمە کەلانە و ناوساجی خۆمانی پێڵێیان ئەمە شتێکی کوردەواری خۆمانە زۆر کەس ناوی گۆڕێ بەڵێ ئەڵێن پیتزای کوردی بەڵام بەلای منەوە کوردەوارەکەی خۆمان هەر کەلانەیە. کاکە حەسەن دەربایی ناوساجی هەر هیچ شتێ ناگرێت ڕاشکە شەمڵی مەسەڵ بەڵێ ئێستا ئەمە لێرە تی ناکەین چونکە بە عامی ئەمە ئیشەکەمان بۆ عامە بەڵام زۆر کەسیە بۆ یەکەم بە ڕشکە و شمڕیەوە بۆ یەکەم ئەوە بەس بۆ خۆیەتی چونکە تاالبی نییە زۆر لەسەر ئەو ویشەیەکە ئێمەیکەن ئەمە شتێکە عام داوایەکە ئەمیشانەش بۆ عامە ئێمە بۆ کەس نایکەین تۆ داوا کە بڵە ڕشکە و شمڕی بەسەر چاوم چەند تێبووە تەکەم و ڕۆنەکە دوای ڕژم زۆر کەس حەزی لەوە نییە بەڵێ ئەبێ شەکە بۆ عامێ ئێمە ئیشەش بۆ عامەکەین. دەستان خۆش بێ لەشتان ساک زۆر سپاس بۆ ئێوەش و لەش ئێوەش ساک بێت زۆر سپاسانەکەم. دیارە چەندین ساڵە لە سلێمانی ئەم پیشەیە هەیە کە پێوترێت شێلم شێلمی کوڵاو شێلم فرۆشتن و خواستێکی زۆریشی لەسەر لایەن خەڵکەوە بەڕاستی
بە تایبەت لە مەوسمی سەرمایەکە سەرمایەت ئیتر هەندێک پێیان وایە بەڕۆچوونی هەندێک لە خەڵکە کۆنەکان ئەڵن شێلم بۆ سەرما باشێک یا هەندێک گەڵان مادەی چۆنە لە ئەم پسری شفایە بۆ هەندێک نەخۆشی سەرما و سەرما بردەی جوان لەگەڵ ڕێبازە حەزمان ئێمە قاپێ شێلم خوێنە تاکو لەگە شێلم فرۆشێکی خۆشەویست دوایان لێ قسەمان بۆ بکە ئەوەی بزانم شێلمەوە بزانم لەگەڵ دۆشاوە دۆشای خورمایە کڵان بێ داوا لە کاکبورانی ژەکەین بێت قاپێ شێلم خوا لەگەڵمانە دواتر چین لەسەر شێلم قساکەین شێلم دیارە وەکو باس بکە لە ناو دۆشای و خورمایە کڵانێ پێم وابێ ئەیتر خواستێکی زۆری لەسەرە بە تایبەتی لە وەرزی سەرمابوون و لە وەرزی زستانە لەسەرم شەقامانە هەیە ئەوەکو هیچێکە لە پیشە کۆنەکانی ئەم شارە بەزان کاکان ئێسکان یەکێکە لەو شوێنە کۆنانی کە زۆر ئێتیمامیان بە شێلم ماوە بەڵێ لە کانەسکان مەجموعەی ماڵ هەبوو هەر ناوبانگیان بەوە دەرکردەوە بە شێلم ئەوەی من بەڵێ ئەم پیشە کۆنانەگەم بیرم ما بێ شەربەتی مێوش مەسەن دەڵەمەی پەنیری کە پیانەوە دەڵەمەی پەرینی پاق لە فرۆشتن وام شێلم کڵانە کۆمەڵە خەڵکە من لە گەڕەکانە بۆ بەنەوبان ڕاستەکەی هەتاکو بەزە شتێکی کەش هەر لەو کاتێ ئێمە کە مناڵ بووین ئەوی بەیادەوەری من بێ مەسەن بێجگە لە شێلم و لە محەلەبی هەروە بێتەوانێ گوڵە بە ڕۆژە قاورما عەمبەروەری ئەمانە یەکێکم لەو پیشە جوانانی شاری سلەیمانی ئێستا بەداخەوە خەریکە شتەکان بەعزێکی هەر نامێنێ کۆن بووە شروب ڕەحەتەڵقومی شروبی تەنها فڕنەکان لە گەڕەکەیە بۆ فڕنی عەبالە خوالی خۆش بێ لەم کۆڵانەی حاجیحانە بوو لە پشتی ئێرە ئۆرزی لای ماڵی کەریمزەندەوە بەرامبەری مزگەوتی حاجیحان و هەروە ئێستاش دیارە فڕنەکان لە سابنکەران هەرماوە لایەن کوڕەکانیەوە بەڕێوەبرێت ئەو پیشە کۆنانە هەمووی بیرەوەری خەڵکی شاری زۆر لای خۆ دەژێت بەس من حەزەکەم لە کاکە پرسین ئێوە شێلمەکە بێجگە لەوەی کە دۆشای خوڕمای تیەکەن نا چیکەی تیەکەن چای تیەکەن بەعزە کەسێک چای تیەکە جوانتر ڕەشە بێ شێلمەکە جوانتر دەرەکەوێت بەڵێ ئەو کە ئەو سەردەمانە دۆشای خورما زۆر کەم بوو ڕاستەکە لە چاو خۆشیە بەڕاستی شێلم زۆر هێزانە ئێستا ئێمە سێ قاپ شێلممان خواردووە نازانم پێم وابێ ناشتیوان مستەحیلە نا ئەوە ئەمە هەر بە بەرنامەکەی پیشانین 1500 وانە نادەستان خۆ بەڕاستی قاپێک شێلم بە 500 نەرێنی زۆر کەمە لەشتان ساغ بێ سەرکەوتوو بن خوارستان بە دواتر ئەوڵێن کەسێکی بدوێن کە باسی شێلمەکەمان بکات چۆن ئامادەکرێت هەر لەسەر شەقامی گۆران دیارە باسی شێلممان کرد شێلمیش یەکێکە لەو پیشە کوردیە کولتوریانە فۆلکلۆرانی کە چەند ساڵە لەسەر شەقامەکانی سلێمانی بوونی هەبووە لە گەڕەکانە پێشتر وەکو کاکبوران ئەمەژەی پێ پێشتر لە کانەسکان چەند ماڵ بەوە بەناوبانگ کە ئیشی شێلمیان کردووە کاک ئەحمەد یەکێکە لەو کەسانی کە خۆی و نەوەکانیشی کاکە ئارام کاکە سالار چەند ساڵە من لەسەر شەقامی گۆرانیان بینم بەڕاستەخۆ لە بەردەمی بازاری خەفافە کاک ئەحمەد جان سڵاو لێ عەلەیکوم سەلام بەخێر ئێستا چاو بەخێرن یاخوا کاک ئەحمەد جان جاران باسییان کریان و چاشی تی ئەکرێ بۆی تۆزە ڕەنگی هەبێت ئێستا بەس دۆشاوە بەس دۆشاوی سێ چاوە لە کاتی گرانەکە بوو کاتێ بوو کەوا دۆشاو کەم بوو لیوانەیە خەڵک مەجبور و چایشی تێ کردوانای ئێستا چاوشی تێ ناکرێت دۆشاو زۆر لە لیوانە و خەڵکیش ئەوە ئەگەر خواردنێکی سپۆر نەبێ شێغەشێکی تیابێت لێرە بخۆری نابێ کەی وەکو منە فەسەیەکە بێ شتەکانی خاوێن پاک و خاوێن بێ لەگەلەوە چونکە ئێمە دایمەن ئەمە تقریبا 21 ساڵی ئیشم ئەمەتانێ بەڵێ ئیشم شوێنە فرۆشتنەریانە کاک ئەحمەد بە بۆچوونی منت نازانم من دەمێکە لەم ناوە ئەتان بینم و خۆشم تێبینیم کردووە بەڕێی من خوشکان و دایکان و ئافرەتان زیاتر خواستیان لەسەر شێلم نییە زیاتر ئافرەتان بەرەوەڵا زیاتر ئەوان حەزیان لە شێلمە
بەس حەزیان لە شیرین کە تۆ ڕنگ بگرێت و لەگەڵ وشاوە حەزیان لە شیرینە خۆی ماڵێگینا خۆی مەفعولی باشتر وایە زۆر شیرین نەبیوانە هەدۆ شاوەکە تێکەی ئەو کاتە یعنی بڵێن مەفعولی زیاتر و باشترە بێ ئەوە لەشتان سا بە دیارە مادووە پێوە چەند ساعتی شێوە بۆ کوڵاندن بەڵێ لە پاییزدا بڵێن ئەوەها بە 3 ساعت و نیو ئەوستا بڵێن مەجاڵەکە کوڵێ ئەمە کە باران لی بات و بڵێن ئەوە بژێتەوە شێلمەکە ئەبێتە 2 ساعتوانە بە 2 ساعت کوڵانی ڕاحەتە کوڵێ لە مانگی چەند هەیە شێلم دەست پێکەن لە دەیدا دەست پێەکەین تاوەکو نێ بڵێن لە تا دەی دوو مەرغوم ئەوێ لێوان کاتە لەو کاتاو ئیتر مەرحلە کەمە کاتەوە یعنی فرۆشی کەمە دێتەوە یانە ئەمە تا دەی دوو فرۆش هێر باشتە خاستن مانگی 11 و 12 بڵێن خۆری زیاترە لەشتان ساغ بێ ئێمە سەربەرزین کە کەسانێکیەوە هەیە توانن بەم شێوە بژێوی ژیانی خۆتان دابین بکەن لەسەر ئەو پیشە حەڵاڵە تەشەکر ئەمە باش بەڵێ کەسابەر بەشەکە لە عیبادەت ئێمە احتیمال ناین بە بازە وەکو مەعاش و بازە حاڵەتێکەوەوانە ئەم ئیشەکە بە ڕەنجیشان بێت حەقیقەتەکەی بە بەرەکەترە لای من وەکو تەجروبەم بێ بەرەکەتی زیاترە بڵێن زۆر باشە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ هیوای سەرکەوتندا بۆ خوازم دیارە وەکو باسی کاگەحمە من زۆر دەمێکەی بینم ئەڵە 21 ساڵە لەم سەر شەقامانە شێلم ئەفرۆشم بە تایبەتی لە شەقامی گۆران کە بەڕای من شێلمەکەشان زۆر بەتامە شێرمی ئیتر ئەمە یەکێکە لەوەی کە بۆ بە بیرەوەری زۆرێک لە خەڵکی شار من زۆر جارە و کوردانە بینم کە لە تاراوگەوە گەڕێنەوە ڕاستەخۆ ڕاکەن بۆ شێلمەکەی کاگەحمەد یا بۆ ئەو پاقلەی کە لێرە هەیە سپاسانەکە بەخێر بێ سەر بەخێر بێنێ خۆ سەر بەخێر بێنێ سەرکەوتو یەکێک لەو خۆشەویستانەی کە ئێمە وەکو هونەرمەند دەگەی ناسین کاکە ئارامی دیجەیە لە 6 ساڵ بێت چەند ساڵ ئارامجانە میشاکەیت وەڵا بەخێر بێن سەرچاوم من لە ساڵی 2001 میشاکەم لە ساڵی 2001 من خۆم و باوکم و برایەکم و ساوایەکم هەموومان شێلم بکەم وەک خولیایەکە بۆ ئێمە ماوەتەوە میشە لە شانساغ بێخوا من شانازی پێوکەم لەبەرەوەی گەنج هەیە لێرەڵە هیچ ئیشێکنی هیچ هەلێکی کار نییە هیچ شتێک هێن تۆ تاتوانی بەوە بژێوی ژیانی خۆت ئەگەر بەتاویش نەبێ بەشێکی دامینەکەی وڵاهی لە ڕاستیە بۆ مۆزوع ئەوەی کە ئیش حیفە گەنج بڵێ ئیشم نییە چکم ئیش زۆرە لەم شارێ بەس یەک شتە لێرەیە شەرم ئەکەن لە کاسبی شەرمەکەن ئەنێ کاسپێکی حۆڕیانەوێت لە وڵاتێکی تر ئەو ئیشە ئەگە دەستی بکەیکە بەس لێرە نایکە لێرە شتەکەوەیە کەونە قەزێ شەرم و یەقاب باش کەونە قەزەی شەرمەوانەوە من شانازی بە ئیشەکەمەوەکەم وەسپاسی هەموو شتانەکەم من هەمووتان پشگیری من بوون من ئیشی دیجەیەکەم و ئەمەشەکەم وها چەنە شاگردم هەیە لێرە ئیشم لەگەڵەکە بەڵام احتیمامم بە هەردوو ئیشەکەماوە سپاسی هەمووتانەکەم من تێبینیم هەبوو بە باوکشتمەوە زۆرتر هەز ناکەی ژنان و خوشکان زیاتر خواستیان لەسەر شێلم بێت ئەوە قەزێت تەمەڵی خۆیانە لە ماڵەوە لی نانێن لە بازار حەسیان لێ دیخۆن ئەمە ڕاستیەکەیەتی بەس پیاوان دۆزەکەم تێخۆن بەڵام ئەوەی کە لێرەش خۆش دەرەچێت لە ماڵەوە خۆش دەرناچێت لە ڕاستیە ڕاستە وڵا لەش ساغ بە هیوای سەرکەوتنەکەم چاوتان ماچەکەم ئێوە هەموو ئەزیز و خۆشەویستن هیوای سەرکەوتن بۆ ڕادیۆی میری گەریانە خوازم چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم سپاس کاکەزاگیان بەخێر بێن سەر چاوم لە ڕاستیە لەسەر شەقامەکانی شاری سلێمانی ئەم پیشە کۆنانەی ئەم خواردنە میلیانە چەندین ساڵاوکو باسمان کرد هەر لە محەلەبی و عەمبەرورید و کونجی و مەسکەت و لەبزینە و ئەوە کەلانە و ناوسازیمان پیشانان و هاوکات شێلم فرۆشتن لە وەرزی سەرمایە ئێستاش فەرموتۆشی ئاسک ئێستا یەکێک لەو پیشانەش کە ئێمە دایما بەدیەکەین لەسەر شەقامەکان پاق لە فرۆشتنە کە لە کۆنەوە سلێمانیە پاقلەش خواستێکی زۆری لەسەرا پاقلەی کوڵاو ئەمەیان کە ئێستا ئەیبینین ئەمە تقریبان 2-3 ساڵە کە من بە بۆچوونی من هاتوۆتە ناو خواردنە کوردێکەوە من بە پێسم دەنێم کاکە برایمان بدوێنەوە لەشی ساغ بێک گەنجێکی کاسبکارەکە من ڕۆژانەی بینم لێرە ویستم لێ پرسم چەند ساڵان میشە وای تقریبا 2 ساڵە بەڵێ پاقلە زیاتر بەڕای منیانی لەسا مزادێ پێما بێ خوشکان یا زیاتر خواستی لەسەرەیە وڵایی ئێستا بەعام هەردوو نوعاکەی خوا لە ڕێز
ئەگە زیمێ و نێر بەس کوڵاوەگەسە بازاری نێشکە و سوورەکراوە هاتووە خەڵک حەزی لەوێ چکە سێ چوار دەرمانی دیەکەین لە ڕۆنا سوورە بێت و دەر خەڵک حەزیرێتی کامانەکە ئیگرێت خەڵک ئێستا حەزی بەم مۆدێلە حەزی بەوەیە وەڵا بڕاتە بێ ئەمە لە بەیانی و لەوانەیە بای دووسیە زای لێ نەفرۆشین بەس هەمی بە سوورەکراوەکەی فرۆشین لەشتان ساغ بێ بەڵام ئەوەی کەم پێم خۆشە ئەم ئێوە وەکو بژێوی ژیان ینی گەنجێکی سواز وەخواکە هەلێک کارە بە خۆ ڕەخسانوە هەندێک گەنجەیە ئیش ناکاتۆ لە ئیش نییە من سواسی تۆکەم کە وەکو گەنجێکی کورد بەم ئیشاڵەت لە خزمەتانم وەڵایی ئیش بۆ نییە قەیچەکەم و کەسی وڵا کە سابەتێت تۆ بۆ خۆدانیشی و پارە نایەتێکی فەندەوە بێ بجوڵێ بێ هەوڵی بۆ بیت بۆ ئامادەکردنی زۆریوێت بۆ کوڵان وڵا تقریبان 3 ساعتی وێت ئەگە بێ قاپێ پاقلەمان بیتێ بە ئەمە لێرە بەڵێ لە کوڵاوەکە ئەمە دیارە پاقلەی کوڵاوە کە لە سلێمانی هەر ئەم جۆرەیان زیاتر باوەکە چەند ساڵی ئەمەی کورد هەر ئەم جۆرە پاقلەیەمان خواردە وەڵام ئێستاوی کە هەیە وەڵاوە ناخۆم دەستە خۆش بێ پاقلەی کوڵاو بەڕاستی ئەم جۆرە خواردنە کە باسێکم جارێکتر پاقلە شێلم ئەمانە زیاتر لە وەرزی سەرمابوونا زیات خواستی زیاتری لەسرە جوان دەست خۆش وەڵا ئاساییە فەرموو کاک بورانجان ئەو کاتی کە ئامادەیە کاتوانی تۆ تەسویرێکی بکەی ئەم مۆدلی پاقلەی کوڵاو کە چەند ساڵە لەسەر جادەکانی سیمانی لەسەر شەقامەکان هەیە ئێستا ئەمەش هەیە ئەتوانی ترشی پێ بکەی مەسەلەن کاک بورانتوانی ترش بەکار بێن لەگە پاقلەیە ئەمە دیار ترشە سماقی کوردەواریە وە خۆی لە ڕاستیە لە کۆنە کە ئێمە ساڵانی کۆن بەکەمە پۆنگە بەکاریە پۆنگە ئەکرێ بە پاقلەوە پۆنگە ئەو جیا کوردەواریە کە بەڕاستی تامێکی خۆشەیە بە پاقلەکە شەقامەکانی سلێمانی هەموو کات ئەم جۆرە پیشانەی لێیە خۆ دیارە کاکەمە ئێستا ئەم شێوەزە تازەی ئاماداکە قربانە مادەم ماشتیمان پێشکەشکەرەوە پێشکەشکەرەوە تەلەڤیزیۆن و رادیۆکە تەسویرەکە خێری ماژە قوربانە زۆر خۆشحاڵم بەنابەری چۆن ساز لێ حەدم نییە هەر شانەزی بێەوە چی چاو بەرەی هەروەڵا گۆرەی کردمە پێشکەشی خۆشە دەچیم بڵم کاکجزا وەڵا بەڵی خۆ ئێمە قال لە خەمسەرەوە نا جەمەلێتەوە یا هەرۆی فەرموو ئەمان 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 خاڵۆڕێ وار خۆی
Aman 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 kalori var remla bri enasi sutyamu obrejam motne ya amasi Souza, souza, aman souza, souza queimalım Nakhoş nekemi tkua souza, beşkeni balım Nakhoş nekemi aman souza, teghan saymalım ئاوادان بێ پایتەختی ڕۆشنبیری لە بەردەیەکی سەرای شار لە بەردەمی دەرگای سەرای شارە ئەم هونەرمەندە دەست و ڕەنگینە ئەم هونەرمەندە پسەست پڕ هەست و سۆزا و دەنگە خۆشە دەم خۆش بێت خۆش دەکەم سڵاو ڕێز و هەرمەت بۆ مامۆستا جەزای خۆشەویست چاوی منە ڕێزەمێ بۆتان سپاس وەڵا مەمنونم لە خەڵکی باشوور کوردستان هەموو وەڵا بەر خەڵکی سلێمانی چۆن پێشوازی لە جەنابەتەکانی پێیان خۆشە وەڵا زۆر ئارێ وەڵا مامۆستا جەزا وەڵا زۆر پێیان خۆشە زۆر بە ڕێز و بە هەرمەتن وەڵا بەس حەزیان لە مۆسیقی سەر شەقام هەمووی خۆیان بانگ دەکەن کە وەرە بمان بخوێنە بەس منیش پێم خۆشە وەڵا ماوەی ساڵ و سی4 مانگی لێرەم وەڵا بەس خەڵکی زۆر باش زۆرم بێخۆشە ئێرە پایتەختی ڕۆشنبیریە ئەچمە لای ئەم دوو بەڕێزە لێرە بزانم خاتوونە قسەمان بۆکە خات و پرشنگ سڵاو لێبێ سڵاو لە توێش کاک جەزای یەکێکە لە هاوکارە خۆشەویستەکانی گەڕای میدیا ئەو لێرە بینیم بە مۆبایلەکەی خۆت تەسویر دەکرد ئایا دەربارەی ئەم دیاردەی مۆسیقای سەرشەقام ڕات چییە لە سلێمانی کارێکی زۆر باشە دەستخۆشییان لێ یەکەم هیوادارم کەسێک هەبێت کە بتوانێت پاڵپشتیان بکات و ئەوەی کە ئەوان پیان خۆشە بۆیان بکرێت من لە خۆیم پرسیە لە خەڵک ڕێزمان لێ ئەگرێت ینی خەڵکی سێمای ڕێزە و ئیشە ئەگرن زۆر بە دڵنیایە وایە دەستخۆشییان لێ یەکەم زۆر سپاس بۆ تۆ دۆشەکەم زۆر سپاسەکەم هەر لەبەر سەرای شاری سلێمانی یەکێک لە پیاوە جوانەکانی سلێمانی مامۆستا جەلالی خۆشەویستە مامۆستا جانێمە ئەم دیاردەی مۆسیقای سەرشەقامە لە سلێمانی بەدیەکەین ئەو پیاوە هونەرمەندە خۆشەویستم پرسیە لە خەڵکی سلێمانی ڕێزە ئیشەکە مەگرن ڕێزە و هونەرە ئەگرن کە پێشکەشەکە ڕاست چییە پێت خۆش نییە شتە هەبێت بەڕاستی کارێکی جوانە من لەلایەن خۆمەوە دەستخۆشیان لێەکەم و زۆر جاریشانم ماون و زیاتر بەرە بەم شتە بدەێت شتێکی جوانە بۆ شاری سلێمانی چونکە شاری هونەرە بەڕاستی ئەمەش یەکێکە لە جوانترین هونەرەکە خواردنی ڕۆحە خواردنی ئارام بوونەوەیە ینی بەڕای تۆ ئەمە هەبێت لەسەر شەقامەکانە مۆسیقای دیاردێکی جوان نییە ئارام بەخش زۆر جوانە زۆر چونکە ئارام بەخشە بۆ ئەم زروفەی کە ئێمەتیایەن بەڕاستی جوانترین شتەکە هێنایەنە شاری سلێمانیەوە من لەلایەن خۆمەوە زۆر دەستخۆشیان لێەکەم سواسی توی بەڕێزەکەن مامۆستا جەلالی خۆ بەڕێز سەرچاو بەڕێز منم کچە بەڕێزم بینی ئەم کچە جوانە ئەم کچە بەڕێزە بە مۆبایلەکەی خۆی وێنەی ئەم هونەرمەندە ئازیز و پڕ هەست و سۆزێ کرد وەکو کچێکی کورد ڕاست چیە لە پایتەختی ڕۆشنبیری ئەم مۆسیقایە بوونی هەبێت لەسەر شەقامەکان باشترە بەڵێ خۆی ئیسپادەیەکی زۆری هەیە چکە بەڕاستی مشک زۆر سافەکە داوانێ لە ماڵەوە لە شتێک بێزاربی بیتە دەرەوە کە مۆسیقایەکی بۆ شێوە بینی مشک زۆر ئارامە بێتەوە خۆزای هەموو ژاوە هەیە ئەم هەموو زەوزای سیارە و ماتۆڕ و نازانم بڵم ئەم هەموو غەڵبەیکە هەیە ناو خەڵکە بەدەر لەوەش خەڵک هەمووی مێشکینە ئارامە ئەگەر مۆسیقا هەبێ باشتر نییە بێگومان چکە مۆسیقا ئارامی ڕۆحە تەنانەت ینی هەر کاتێک تۆ ئەگەر بێزار بووی گوێ لە مۆسیقایەک بگری زۆر باشترە تەنان ئەگەر لە ماڵی شەو بێت گوێ لە مۆسیقایەک بگری زۆر باشترە سواز بۆ تۆ یاد زۆر
سپاس بژین. خۆشەویستانم یەکێک لەو پیشانە کە هەیە لەسەر شەقامەکانی سلێمانی ئەو پارەشیان بۆیان وێریان کردین کاکەمالی خزمم سواس یەکەم لێرە وەکو باسم کە چۆنم پیشە میلیانەیە وێریشەی لە سلێمانی لەناو کووردا کللتورێکەیە کە پێڵێن وێرکردن هەرچەنە لە شوێن ساوت کای وێر قەدەغەیە بەڵام بەخوا کللتورە کللتوریکی جوان ناکوردەیە من سواسی و خزمانەمەکەم پارەی دەڵەمەکانی ئێمە وستافی گەڕێمیدیان نا کاکەمالی خزمم ئەوە من و کاکە ڕێباز و کاگوران هاتوین بەهەر حاڵێمە سپاسێکەین سپاسی خۆشەویستانەکەم دیاردەی ئەمە یەکێکە لە پیشەمیلیەکان ئەوە من ئێستا خۆم ئەگەر کاکە دەڵەمەیەکی بۆ دانام دەڵەمەی پەنیری پێوترێ دەڵەمەی پەنیری کاگورانجانەگەرە و خامەی لابر تۆزە تەسویری بکەی بەڕاستی نازانم ئەمە لە چی دروستەکە لە خامە و شیر دروستەکرێ کاکەوتی شیری بێت چۆری و بێشە بێت چۆری ئەگەر بێزەحمەت دەڵەمێک بێ بخۆم دۆشای خورمایە کرێ بەسەر هەندێکی شەیە شەکری بکەوە بەس من دیارە من شەکر ناخۆم لەگەڵەیە بەڵام ئەمە دەڵەمەی پەنیریە ئەمە چەند ساڵە لەسەر شەقامەکان بە تایبەتی تریش لێرە لەم کۆڵانەی کە لەسەر شەقامی مەولەویە نزیکی کۆڵانی سینەما سیروانە ئەمیش دەتوانە بڵم زیاتر لە 25 ساڵە من لە مناڵیمەوە لێرە ئەم پیشەیەم بینیوە ئەمە دووە پێنج ئەوە دوون دەست خۆش سواز بۆ ئێوە سپاس وەکو باسم کرد چۆنم پیشەیەکی میلیە یا کللتورێکی بۆ بە بەشێک لە کللتوری شارەکەمان بە هەمان شێوە وێریش ئەو من وێریان کردم ینی پارەکەی هەم بۆیان قوربانە بم زۆر سواسەکەم وێرکردنیش لە سلێمانیە هەر کللتورێکە لە کللتورە جوانەکانی شاریانی تا ئێوارە بڵی هەر لە بەخوا پارەکەمەوە جاری وایە لە شوێنێک چەندین سوێن خواردنی سەر بێم قوربانە بم بەس تۆ هەرچەنە ئامادەن بە گەوراکە لێرە بە باشە قسەی بۆکنیکە بەڵام چەند ساڵامی شاگەن هەرەوە وڵای دەمێکە لە هەشتاکانەوە خەریکی باوکم برا گەورەکەم بەڵێ ئەمان من بزانم زیاتر لە 30 ساڵە لێرە وەکو باسم کرد لە مناڵی خۆمەوە کە لێرە ئەم دەڵەمەیەم بینیوە پێویستەکانی وەیە لە شیر دروستەکرێک و باسێکی بێ چۆری بێ و هەروەها ئەوەش دۆشاوی خورمایە وە شەکریش جان هەموو دۆشایەکە بێ بەڵام خۆی دۆشاوی خورما زیاتر بەکارێت جنا دۆشاوی مەسەنگە ترێ بێ دۆشاوی گەزۆ بێت چێ بێ باشترە ئەمە بەشێکە لە کللتوری شارەکەمان وەکو من باسێکم لە مناڵی خۆما کە لێرە بۆم 30 ساڵەمەوە پێش لێرە ئەمە نابینم کە پیشەیەکی جوانی میلیە هەر دەڵەمەی پەنیری پێوترێ هەر دەڵەمە بەس بۆیە زیاتر لە پەنیرە چە بۆیە پێوترێت دەڵەمەی پەنیرە جە هەر دەڵەمەی پێوترێ سواسی ستافی گەڕێمیداکەم ئێوە نافەرمن لەگەڵمەوە کاگوران ناخوات باقلا شێلم دەڵەما کونجی مەسکات شەربەتی مێوەش لە مێژە لە سلێمانیە لە ئەتوانم بڵم بەشێکە لە کللتوری ئەم شارە هەر لە میانی گەشتەکەمانە وەکو گەڕێن میدیا کە گەڕین بە کوچە و کۆڵان و شەقامەکانی شارە
ئەم پیشانەژێکی لە پیشەکۆنەکان محەلەبی بە تایبەتی محەلەبی لە کووردا زۆر جار داچینی بیۆکرێت لەم ساڵانی دوایشە پێڵەن تێکەڵە کە جارویە شعریەگا پاقلاوە چێکرێت سەر هیچێکە لە پیشەکۆنەکان و هەروە پێشتر وەکو ئەم خاڵە بەڕێزم لە ئێستا یەکێکە لە پیاوە خۆشەویستەکان کە لەم نزیکە بوو باسیەوەی بۆ کردم باسی بیرەوەری شاری کرد منش بۆیە باسم کەڵم ئەمە یەکێکە لە بیرەوەریەکانی شار محەلەبی شەربەتی میۆز دەڵامە ئەو محەلەبەمان دانا محەلەبشکێنەمان پێ کرد پێگەی زایشی محەلەبەمان دانا محەلەبشکێ ناکرد محەلەبشکێنەمان کە ئەنجامان و هەچ کەسێک کە کۆتە ناوەڕاستی محەلەبەکەوانی شکانەوەی ئەوە بردوێتەوە دیگەی جەمە حەلەبی خۆی بەڵێ بە شروع بەبوو چاڵچاڵێن هەبوو ساردیال چڕان نەبوو ساردەکەمان هەڵە بچڕی ڕێگە ڕۆژ سەر و خوار هەڵە چوو بزانین تاکیوە ڕات ئەوانەی کە لە شاری سلێمانیە بوون بەڕاستی ئەمە وەختی خۆی شەڕە قۆچخانیمانە کرد لەسەر محەلەبی یعنی ئەم حەلەبیە شتێکی جوانە یعنی ڕەمزێکی جوانە کە لە کوردستانە هەیە بەڕاستی شتێکی خۆشیشە بەس خەڵک زۆر سەرنجی نایەتێ لەبەر چی يعني طاقتي خواردنەکەی بڵین يعني ئەگەر ڕاستی بێت شتێکی طبیعی و زۆر باشە بۆ لە شێسان بۆ نمونە ئێستا سەدا نەوە و نازانم قاون دەی خۆی ئەگەر ڕاستی بێت ئەگەر ڕاستی بێ ئەوە مادەی کالیسۆمی تایە باشترین شتە بۆ ئینسان لەو شتە باشتەیەکە لەسەر بەڕێی تۆ هیوە نەبوو خەڵک فەقیر بوو بۆ نمونە بە شتێکمانەوە کەباب دوو پسکیتی زەرد بوو بە پێنج فلس بوو ئەو کاتە بە پێنج فلسەمانکردی لەگەڵ ڕاحەت القومیان کە پسکرێکی زەردەوانێ پسکتە زەردەکە باوی هەبوو جاری وا بە محەلەبی شەومانە خوارد ڕاستە بەس ئێستا ئەو محەلەبی ئەگەر ڕاستی بێ جاران خەڵک فەقیر بوو وەکو ئێستا دەوڵەمەند نەبوو پێنج فستەیە کابرا محەلەبی خوارد پاقلاوەیەکی کڕپێ کڕی بۆ پێنج فستە بەس ئێستا سێرەکەی کابرا ماشەڵڵا پاری زۆر پێە تااقەتی ئەوەی نێ محەلەبەکە بخوا کاپۆچینۆ شتا ناخوا نسکافی ئەخوا ئەو سەردەمێم نام وەکو باسم کرد لە فەقیریە من بە بیرۆری من لەم کۆڵانەیە کەری مەزلە هەبوو کە محەلەبی هەبوو بەڕەحمەت بێ و محەلەبێک تریش هەبوو لەسەر شەقامی کاوە زۆر بەناوبان من خۆم لەسەر شەقام لەدایک لە ساڵی 1970 ئەستا شەقامەجا لەسەر شەقام لە ماڵی ئایشە بێنەشتا بووم لەدایک يعني كبيرەوەیەکانم کۆنە يعني ئەوانەیە کە تە بەرچاوم بەڕاستی ئەو محەلەبی و ئێستا دروست ناکرا قابلەمەیەکیانە نادروستیانە کە چەوەنەر هەبوو چەوەنەر یان سوورە کوڵان چەوەنەرەکان قاشقاشە فرۆشت وابوو چەوەنەریانە فرۆشت اینجا ئەو چەوەنەر زۆر خۆش بوو بەڕاستیەکەی قەت نەکردووە لولەکەی بچ بوو بەڵا لولەیەکی بچکۆلی ئەو نەبوو کاغەزی تەف دەرو کتێبەگرا بڵێ بە چەوەنەر منجەڵێک بۆ یان کوڵان ئەم منجەڵەیان هێنا قاشقاش لەسەر ئەمان خوارد يعني شتێکی بەڕاستی زۆر خۆش بوو ئەو کاتە بیرەوەریەکە وڵا بە زیاب ێسا خوارد سپاس دەکەم بەڕاستیەکەی بیرەوەری کۆن زۆر خۆشە ئەزانین چی ئینسان یاد دەکاتەوانێ نەک ئێستا بیرەوەریانی کە ئێستا خەڵک بەجێهێشت و بیری ناکات و یادی ناکات خەفەت لەوە ناخۆی کە گوڵە بەڕۆژە دەکڕی پیاڵەکە نیوەی غەژوی لە ژێرەوە شتێکان بوو دەژێرەوە کاغەزێکیان تێکرد سەرەکەی گوڵە بەڕۆژە هیوادارم شار بگەڕێتەوە بە خۆشەکانی جارە بە ئیزنی خۆی گەورە ئێمە کۆنەکان بەڕاستی کەم ماوین لە شارە ئەوەشی کە بیرەوەریەکان کۆنەکان مە حەزەکەین بیرەوەری کۆن زۆر بمێنێت لەبەر چی لەبەرەوەی خەڵکی کۆنی زۆر تیام شارە بەس شاراوەتەوە هەر سەرکەوتوو هەردوو چاوی سەرچاو لە ڕاستی وەکو باسم کردم پیشە کۆنانە پێشتر لە ناو شارە بۆیە ئەگەڕین بە ناو کوچە کۆڵانەکانە محەلەبی وەکو جارێکی باسەکەم شێلم شەربەتی مێوش دەڵەمە پاقلە خەڵکی زۆرێ گەنجێک دیارە کە حەز ناکات دەرکێ بەڵام بژێوی ژیانی خۆی لەسەر ئەمە دابینەکە لەشی ساغ بێ ماندوو نەبێ گەنجانێ ماچێ لە وڵاتان لە ناو ئیجای خنچێ دەڵێ ئیش نییە بەڵام کەسێک تری دەتوانێت کە بەهێزە بەرامبەری ژیان کە ئەوێ بژی بەم شێوە ژیانی خۆی دابینەکە و منش دەستخۆشی دەکەم زۆر بە تام و چێژ و محەلەبەکەی بەبێ ئەوە ناخۆش وردەوتە محەلەبەکەی خۆشەویستانی گەڕیان میدیا سڵاوتان لێبێت لە ناو هەر لە ناو سەرای شاری سلێمانیە ئەمە دیارە بەدێک سەرایە فولکە کۆنەکەی بەدێک سەرایە ئێستا دیاردێک پێیا بۆ کە خانمان خوشکان یا هەندێک جار هەندێک لە بەرایانی شوێر بوون گروپیان دروست کردەوە بەناوی گروپی دەستڕەنگینەکان ئەمانە پیشە و ئیشە دەستڕەنگینەکان وردەوەدا ئەنجامێن و پێشانگاکەنەوە لەم پێشانگایە هاوکات پیشە دەستی کۆنەکان زیینوەکەنەوە کە ئەمە پیشە کوردەوەریە کللتوریەکانە لەگەڵیشە ئیشە دەستی جوانەکان لێرە لە پێشانگاکان ئەتوانن وەکو بژێوی ژیانی ژوەکو هەلێکی کاریان بخۆیان ڕەسانوە بەیەکەوە چین بینەری و پێشانگای بین کەم ڕۆکراوەتەوە لەەن گروپی دەستڕەنگینانەوە بزانین چیان کردووە ئەم بەڕێزانە پێشانگای کە کراوەتەوە
بەڕاستی مای خۆشحاڵیمانە ماوەیەکە وەکو باسێکم لێرە لەناو سەرای شارە خەڵکێکی زۆری ژێ سەردانیان پێشانگیاناکە سەران بەڕاستیەوەی تر ئاوەدان بۆتەوە بەم دیمەنە جوانانە بە یەکەوە لەگەڵ هاوکارم کاگوران ئەچین بینەری ئەو پێشانگایە بین پێشانگایشی دەستی دەزڕەنگینانە بزانین چیان کردووە ساڵتانێ بێ ئەمە وەکو باسم کرد بزانە یەکێکە بەشێکە لە کللتوری شارەکەمان کوژەکەیشینیان بەکارهێناوە لەگەڵ جاجم و مێخەک و زەنگیانە و ئەمە یەکسەر شتەکانی کۆنی دایە گەورە داپیرەیە نەنکمانیا دایکمان بیرەکەێتەوە خاتون سڵاو لەبێ دەستان خۆش بێن ئەوە چەند ڕۆژم پێشانگایتان کردێتەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو سبێنیش بەردەوامە بین من پێشەوەی بێمە لە ئێوە باسیەوەم کرد کە کردنەوەی پێشانگایانە هەم زیینوکردنەوەی کللتور و زیینوکردنەوەی پیشە دەستیەکانی ئەتوان بڵم کە سوکاری خۆمانە پێش ئێستایی دایکە و باوکە و باپیرە و ئەمانە هاوکات بۆ ئێوە زۆر خۆشحاڵم کە لە ڕێگەی ئەوە هەلێکی کار بە خۆتان بڕەخسێن هیوادارم خەڵک بە زۆر بە شێوەیەکی جوان پێشوازیتان لێبکە بۆ هەم وەکو تەژعێکیش بۆیەوە هیوادارم ئەو کەسانی سەردانەکەن خۆ هەر بازاڕەکەن ینی لە هەر وڵاتێک تر بێ یەکێکێت ئەتوانێت پاچێک لەمانە بکڕێ بۆی کە تەژعیەوە بکە ئەمڕۆ پێشوازێکی زۆر باشمان لێکرایانی خەڵکێکی زۆر هاتن زۆر خۆشحاڵ بوون بە ئیشەکانمان هیوادارم زیاتر سەردانی ئێرە بکەن بۆ ئەوی زیاتر ئەو ئیشە دەستیانە ببێتە کللتورێک بێتە شتێکی ینی بازارێک بۆ ئێمەش و هەم بۆ ئەوانی شتەکە زۆر جوانەوە ینی هەرێکە و ئیشێکی تایبەتی هەیە ئەو بۆ ئێمە زۆر باشە چەند ڕۆژ بەردەوامە بێمە ئەمڕۆ بەیانی بەردەوامە بین دەستان خۆش بێ سەرکەوتو بن هیچ نییە بیڵی بەر رادیو تەلەڤیزیۆنی گەڕێ تەنها سەرکەوتن بۆ ئێوە دەستان خۆش بێ سپاس بە تۆ عەزیز دیارە شتانەمە بینین زۆر جوانە کڵاو و سەروبەست و مێخەکبەنگ و مستیلە و ملوانکە دەستان خۆش بێ دیارە ئیشی ئەم خوشکەمانە دەستە خۆش بێ دارێکیان ئیشی زۆر جوانیتیایە لەم پێشانگایانەیە ئەم خانمانە بەڕاستی ئەیانەوێ کللتوری کوردی زیینو بکەنە ئەیانەوێ پیشە دەستیە جوانەکانی ئەو سازیین بکەنەوە هەرچەنە هەندێک نوێگەری تیا بینین هەندێشتی تازای تیا بینین بەڵام بەگشتی زۆر جا بایەخیان بەشتە فۆلکلۆریەکان ناوە بەشتە میلیەکان بەشتە کەلەپۆری و کللتوریەکان هەل لەناو پێشانگاکەیە ئەگەر کاکبوران هاوکارم بێ لێرەوە چەقالە و قەزوان و هەنجیری وشک و ئەمە هەڵوژە و کاکە جان سڵاو یخوا بە خێر بەسەر چاپ لەگەڵم گروپەیە هەمیشە بەیەکەوە یا ئەم جارە بەڕێکەوت نەوەڵا ئێمە لە تقریبان لە پارەکە و پێکەوە کارەکەین لە هەر فستیڤاڵ و لە هەر شوێنێکی بێت هەمیشەمان بۆ گروپاتێک ئەڕۆین بۆ کەرار ئەچین بۆ چەمچەماڵ لە سلەیمانی لە سێچۆ لاو هەر پێکەوە ئیشەکەین ئەم بەرهەمانە هیچ ناوچێکە بە زۆر من زیاتر بڵین لە سا هەشتایی هەورامانە ئەوانی کەی ئەمێنێتەوە یعنی بۆ نمونە هەنجیرێک دوسێ جۆرمان هەیە ئەمە جۆرمانەی ئێرانە ئەمانەی خۆمانەیە قەزوانەکەش ئێرانیش کاملی خۆمانەیە ئاوادان بێ هەورامان و دەستی ئەوش خۆش بێ لەشتان ساغ بێ عزیزن چاواکەی خەڵک پێشوازیەکە لە ئیشەکە خەڵک پێی خۆش سپاس بەخوارە وڵات زۆر بێ کێشم تا ئێستا ڕۆشتین ئەلحەمدوللا زۆر باش بووە سەرکەوتوو بی خۆڕستان بێ هەر لە ناوم پێشانگایە سڵاو لەبێت ئەم خانمە بەڕێزەش پێشانگاکەی ڕازانێتەوە دیارە بە ئیشە دەستیەکانی نازانمیشتی دەستی بەڕێستانە مەیە چێکترە هی تۆیە باشە بە هەر حاڵ ئەمە دیارە ئیشی چنینی تایە ئیشی خوریتایە ملوانکە و ئیشی دەستی زەنگانە و ئەم ئیشانە بەڕاستی هیوادارم خەڵک بە شێوەیەکی جوان پێشوازی لێ بکات و هاوکاریان بێ بۆی هاندەریان بێت بۆی کە بتوانن ئەمان زیاتر بەردەوام بن لە کارەکانیان کاگرە بۆرجان ستاوتان لەبێ کاگرە بۆرجان
سپاس دەکەم کاکەڕێبار کاکەڕێبار ئەگەر دەوام کەکەت لە بردایە کەمێک سپاس دەکەین نا زۆر ئاساییە کاکەڕێبارجان کە توی تەم پێشانگایانە من زۆرم پێخۆشە کاکەڕێبارۆک و هونەرمەندێک و دەرهێنەرێک بەلای منەوە من زۆر خۆشحاڵم ئەم خانمانە ئەم کەسانی کە لێرەن ئەم گروپە دەستڕەنگینانە ئەنی وەکو هەلێکی کار لەناو ئەم دنیای بێکاری کە ئەم قەیرانانی کە هەیە تۆ ڕاستچیەکە خەڵک تەشجیع ئەم کات و هانیان بە ئەگەر یەک پارچە بچووکیشیان لێ بکڕە پێم وابێ ئەتوانەمان بەردەوام بن بەڕاستیم دەستخۆشیان لێکم ئەمە شێکی زۆر باشە بۆ بەرۆپێشوونی هەلی کاری گەنجان کە ئەم خوشکوبرانە لێرە ئەویشە بەکەن لێرەوە هاوڵاتیانیش حەز دەکەم هاوکاریان بکەن ئەگە بە پاسکڕینێکی تەنانەت شتێکی هەزاریش دەتوانن لیان کڕن بۆی هاوکاریان بکەن و تەشجیعیانکەن و بەردەوام بن شتێکی زۆر باشە ئینشەڵا پەران پێدەن و بەرەو پێشیش دەچن من زۆر سپاس دەکەم تۆ ینی بەڕاستی من دڵمەکرێتەوە کە هەندێک ئیشە دەستەکانە بینم بە تایبەت ینی من لە پێشەوەتم دایە گەورە و باپیرە و نەنک و دایک و کە سوکارمێتەوە بەرچاومان ئەو بەتایبەتی و مێخەک بەنگ و نازانم سەر و بەستوانم بینین وڵی ئەو شتە فۆلکلۆری کوردیانە من زۆرم پێخۆشم نیژەی بینم بەشم ئینشەڵا هونەری ڕاستەنی کوردی چۆنێکە لە فلیمەکان و لە گۆرانەکانە هەموو جارێڵێن ڕاستەنی کوردی بە پۆشاکی کوردیش هەموو شتەکان بەرەو پێش بچێت و حەز دەکەم ئەو شتە کوردیانە بکرێتەوانەیە ئەوە بەرەو پێچێ و شتی کوردی ڕەسەناتی و کوجلی کوردی ژنان و پیاون و ئەو کڵاو جامانە کۆنانی کە خانمان وەکو نەنکمان هەبوو شتی زۆر جوانە لە بەرابوو ئیشەڵا بەرەو پێش دەچێ و شتی جوانتریش دروست دەکەن و دەستخۆشیان لێکەم سپاس بۆ تۆ کاکە زۆر سپاس بۆ ئێوەش عەزیزتمان سەر چاوم کرد خۆشەویستانەمە کۆبینن پێشانگاکە تقریبان لەناو حوشەی سەرایە سوپاسی ئیدارەی بەڕاستی حوشەی سەراکەین زۆر سوپاسی بێپیان کە ئێوە هەمیشە ئەرکومەتی ئەم شاری سلێمانیە بە ڕێزەداین هیوادارین دایمە سلێمانی ئاوا لە خۆشی و شادیا بێ لە هەموو جۆرە نمایشێکا بێ ئێمە دایمە ئامادەین دەرگای سەرا بکەینەوانە بە ڕووی هەموو هەوڵاتێکی خۆشەویست و کورپەروەرە ڕاستیە ماندووبوون زۆرەکە سەرشانی وەکو ئیدارەی حوشەی سەرا بەڵام ئێمە سوپاسانەکەین ئێمە بە ماندووبوونی نازانین کاکتەزاجان ئێمە بچووکیتانەکەین یا خۆ سەرکەوتبن لەشتان ساغ بێت سوپاسانەکە هەر لە ناوم پێشانگەیە وەکو باسم کرد خواردنە کولتوریەکان خواردنە فۆلکلۆریەکان مێخەک بانگ سڵاو بۆ ئێوە باشن خاتبیان سڵاو لێبێ سەرچاوم بەخێر بینگانەکەم یەکێک لەو کەسە چالاکانی کە هەمیشە لە ناوم پێشانگانەیە بینم بوونی هەیە خاتبیانە سڵاو دەکەم بەخێر بێ سەرچاوم من ئەمڕۆ بەشداریم کردووە بە خواردین کوردەواری خواردین کوردەواری بریتە ئەمە بۆ گەنمە کوتاوە نۆک و لەگەڵ زعفەران و جاترێت تێکەڵم کردو لەگەڵ ئێسخان و گۆشتان هەریسە گەنمونۆکیشی پێوترێ و هەریسەشی پێوترێ هەریسە بەڵێ دارچینی و شەکریەکەن بەسەرا بەس ئێمە دەستوری خۆمان بەم شێوازە سلێمانی بەم شێوازە بەڵێ بەم شێوازە دروستیەکەین خواردنێکی تریشمان هەیە ترخێنەیە حەزەکەم خۆشەویستان ترخێنەش ببینن ترخێنە بریتە لە گەنمونۆ مسک و نۆخ و لەگەڵ گەنە ئەمە چاوەنەری تایە ئەوکەم بزانم لیمە بەسڕای تایە سەنەوەرە گوێزی دیایە بەڵێ هەمووی تایەتی و لەگەڵ ئەویش بە ئێسخانە کردومانە بێگومان تەنان دەڵێن بۆ کورۆنا زۆر بەسوودە چکە پڕە لە وزە پڕە لە تاقا کورد بیری لەوە کردوێتەوە کاتی خۆی لە مەوسمی سەرمایە بە تایبەتی ڕۆژانی بەفر دوێنە و ترخێنە و گرمکتاوە دەڵێ سپاس دەکەم بەخێر بێن تەبەنێمە ئەم پێشەنگەیە کەوا بەشداریمان کردووە لەبەرەوەی جیلی ئێستا ئەم خواردانە ناناسێ ئێمە بۆ زیندووکردنەوەی کولتوری خۆمان کوردەواری ئەم خواردنانەمان هێناوە ئێمە پێشوی بینە لای بەڕێستان چوین تەسویری کەلانەمان کردووە دەڵەمەمان کردووە محەلەبی پاقلا لەگە شێلمی کوڵاو ینی ئەمە بزان کە لە سێمانەیە خەڵکێکەیە بەمانە بژێوی ژیانی خۆی دابینی ئەکی تەبان شتێکی وا هەیە کە بتوانن ئەمانە تەبان خەڵکێکی زۆر تەڵەباتی لەسەر و حەزیان لێتی زۆر ینی پێی ئاشنان لەوە پێش خەڵکی سلێمانی مەسجیلەکانمان نەیناسم بەداخەوانێ هیوای سەکردنە بۆ خوازم هیوادارم بەردەوام بن لە ئیشە جوانەکانتان زۆر سپاس
ئەوە لێرەش کە لەم دیمەنانەیە بێنن سڵاو بۆ ئێوە ئەوە دوێنەیە بە لێنەراویانی بەحاز ئەوە بەیامی کوردەواری و توی وشک و کەرەی کوردی و ئەو هەنجیری وشک و کەشکی کوردەواری و لەگەڵ یا دیارە ئەمە ڕووبەهەنار و ئەم خواردنە کولتوریانە کە لەم پێشانگایانی نمایش کراوە بەڕاستی ینی بیرەوەریەکانمان هەمووی بیرەهێنێتەوە هەنگوینی کوردی ئەم برایەمان دیارە پێشانگاکەیە سڵاو دەبێت سڵاو دەتەوە باشی بەڕێستان هەموو کات لەم پێشانگانەیە بەشدارەبی هەڵ پێشەشی بەخێتانەکەم بەڵێ ئێمە لە وەرەمات و مشتی کوردەواریمانەیە هەموو ساڵێک چەند پێشانگایەکەکەینەوە ئەوەوە شەری هەورامانەیە هەموو ناوچەکانە ئەڵانی هەورامانە بە زۆری لە 1970 ماشەڵڵا هەورامان ئاوادان بێت یعنی هەورامان هەمیشە تا ئێستا هەموو نەریتەکانیان پاراستە تۆرە بچۆرە ناوچەی هەورامان لە مشکیەوە بیگرە لە سیاچەمانەوە بیگرە لە جلوبەرگ و پۆشاکەوە لە خانوبەرە و لە باخ و باخات و لە گوێز و لە بەرهەمە خۆماڵیەکانەوە کەیبینین کە ئێستا پێویستم زۆربەی هەورامانە زیاتر دڵخۆش بوون سپاس دەکەم وڵا ئێمە هەموو شتەکانی کوردەواری خۆمانە ناوخۆیە لە 1970 گوێزە ڕۆنی خۆمانەیە برنجی کوردیە هەنجیرە ڕۆنی هیزەی مەڕە ئیمانامانێ کەرێمانێ قەیسی وشکی هەورامانە پشە سماقە بەڵا هەموو شتەکانمانێ تووە شتی ئەشتەکان هەلە خەرمانی بەڵە هینشان کەشک و بەڕاستی ئیتی کوردستان بۆشتانەوە ئەرەوە زۆر جوانە زۆر بەتایبەت زستان ئەمانە بابەتی زستانە بەڵ سپاس دەکەم هەورامانەوەدان بێ خواڕستی ئەوەش بە لەشتان ساغ بێت کاکە دێر یەک دانم بەسەر کاک گوران ئەگەر وێنەمان بگرێ هەنجیرێکی وشکان پێشکەش کردم هەنجیرەکەیان بەڕاستی زۆر خۆشە دەستیان خۆش بە سڵاو لێ بێ وێنەگرەکەم خۆی خەڵکی هەورامان ئەوەدان بێ کاکە بورهام بەڵام هیوادارم ئەوش بێبەش نەبێت لە خواردنی هەنجیرێکی وشک یەک هەنجیرش بێ بە وێنەگرەکەمان دەست خۆش دنیا سڵاوتان لێبێت یەکێک لەو خۆشەویستانی کە لەم پێشانگایە بەشدارە خاتو ئیمانە ئەویش یەکێکە لە خانمە دەستڕەنگینەکان کە هەمیشەی بینم بوونی هەیە لەناو پێشانگاکانە ئەمڕۆ جارەویش بە ئیشە دەستەکانی خۆی بەشداری کردووە دەستخۆشی لێکم منیش سپاسانەکەم سەرەتا بە خێرمە سەرچاوم من ناوم ئیمان عەلیە هەم شاعیر و هەم نووسەریشم هەم کاری دەستیژەکەم بۆ هەمویان دەستخۆشی لێکم سەیری ئەگە کاکبران وێنەی ئەم پیشە جوانانە بگرێت پێشتر سەروبەست و بازنگ و ملوانکە و زەنگیانە و ینی بەڕاستی هەموو شتەکان ئەمە زیینوکردنەوەی کللتوری نێتەوەکەمانە هاوکات جایەکتر دووپاتێکەمەوە ئەم دەستڕەنگینانە بە تایبەتی ئەم خاتونانە خەڵک هیوادارم تەژیعام کات چکەوەکو هەلێکی کاریش ینی ئەمە زۆر هەوڵیان نییە وەکو خەڵچێک هەر بە دوای دامەزران نابگەڕێنی شەر مەرز نییە توانن بەم شێوەیە بژێوی ژیانی خۆیان دابین بکەن من دەستخۆشی کاک جەزاییان ئینسان ئەبێ بتوانێت لەسەر قاچەکانی خۆی بوەستێ ئێمە ژنەکانمان بە جدی زۆر داخراو بوون بەڵام سپاس بۆخوا هەستەکەین ئەوە 1-2 ساڵە بۆ 3 ساڵیش ئەچێ ژنەکانمان ئەتوانن خۆیان خاوەنکارن
بڵێ هەیە مەدئەمدانێ هەیە ئیش ئەکا هەیە دوکانی هەیە ئازادی ئیشی خۆیان ئەکەن و لە هەمان کاتیشا زۆر ئافرەتمان هەیە کە مێردەکەی لەدەست ئەیە بۆ نمونە مێردەکەی لەدەست ئەیە هەوڵێ هاوسەری نامێنە زۆر ئاساییە ئەتوانێت ئیش بکات ناتوانێت دەسەوەستانانی ئێمە زۆر لە زۆر ساڵانی پێشوە ئافرەتێک ئەگەر بۆ نمونە لە مێردەکەی جواباتەوە دەسەوەستانە بوو باشە پێویستی بە هاوکاری خەڵکە بوو بەڵام ئێستا سپاس بۆخوا ئەتوانین ئیش بکەین ئەتوانین کاری دەستی خۆمان بکەین ئێستا منێکێکیان وەکو خۆم هەتا کاری خەیاتی بەردەوام بووم دوایی دەستم کرد بە ئیشی چنین ئەجا ئێستا دەستم کرد بە ئیشی ئێسسواران شانازیشی پێواکەم بۆ چەنەها ئافرەتیش چەنەها جار من خۆلم کردوەتەوانەیە زۆر ئافرەت ئیسفادەی لە دەستم کردووە و زۆر ئافرەتیش ئیسفادەی لە دەستم کرد هەم بۆ دیزاینەکەم کە فێرم کردوون و شانازیشی پێوە ئەەکەم و هیواداری شمو ئافرەتانی کە ماونەتەوە لە ماڵەوانەیە و گۆشەگیرن و مێنەیەکیان تایە بۆ ئیش بیکەن بەڵام بە داخراو نەبن بێن هەم بۆ کاری ئیشی خۆیان هەم بۆ یارمەتی دەرێک بۆ مێردەکانیان بۆ پشتیوانی مێردەکانیان هەم بۆ ئەوەشی کە جدی ئەو ئافرەتانی کە لە کونی ژوورەوە دایم ئەمێننەوانەیە تووشی کەعابەیەکە بن بەڵام ئەگە تۆ ئیش بکەی هەم بۆ خۆشت هەم بۆ تەندروستیش باشە هەم بۆ هاوکارتن بۆ بژەی ژیانیش خاستن بۆ ئەم زروفە کێسە تا ئیناد نییە بەڵام کە تا ئیناد نەبێ خو نابێ ئینسان لە ژوورەوە بۆستێ و چاوەڕێی دەستی حکومت بکات تا مەعاشێکی بۆ دابنکایان ئەو تا هەتا ناویەتەوە بەڵام پێویستە تۆ بۆ خۆت ئیش بکەیت ئەبێ بیسەلمێنی کە ئێمە هەین بەجددی ئێمە هەین منی شانازی پێواکەم منیش پێتەڵم کاک جەزا منیش هەم هیوا سەرکەوتنە بۆ خۆز بانێ من سپاس دەکەم بە خێرات نیوەشەکەم و ڕێز و سڵام هەیەوەتەن بژی بەستا ڕێز خۆشەویستانی نەچیات باشە کاکە جوتیار و هونەرمەندانە کاکە ڕێنوار ئەو چالاکوانانم بینی لە ناو ئەم پێشانگەیە بتم زام ڕێیەوە چیە لەسەرم ئەم خوشک و برا بە ڕێزانەمان کە هەلی کاریان بۆ خۆیان ڕەخسانەوە مەسەڵەن دامەزرانە نییە دەست پامکەنەوە نییە هاتون بە شێوە لە شێوەکان بە پیشە جوانەکانیان بۆ دەسە ڕنگینانیان ئەیانەیە پەیامە بگەن کە بڵێ ئێمە توانین بەوە بژین هیوادارم خەڵک هاوکاریان بێت سەرەتا بەخێر بێن سەر چاو من ئەمیشێکە کردەوە من سەرپەرشتیم کردووە من مەسرفێمیشەم کردووە و حکومەتی هەرێمی کوردستان هیچ کەسێک هاوکاری نەکردووم خۆم هەر هەمیانم کۆ کردێتەوە پاڵپشتیم کردنم بۆی کە بتوان هەرێکە دەست لە کەس بار نەکەنەوە ئیش بۆ خۆیان بکەن وەکو چ گروپێک کاڵی من هونەری ئەکتین پرۆدەکشن کام کارێک کردو لە سەرتاوە وەکو کەناڵەکەم ڕۆحەمیان هاتون و زۆر دەستخۆشیان لێگرم کە شتێکی بێکم جارە کە دەستی کۆمەڵێک کەسێکی کە تەلەبەی زانکۆن تەلەبەی پەیمانگان و ماڵێکی کەسەوەتیان نیە کوڕی گەنجیتیان کەسابەتی نییە لێ دەتوانێت ئێستا دەستخۆشیان لە یەکم کاڵی سپاس کاویشە سپاسی تۆکەین کە ئەمڕۆ توانیمە شتێک پەیاکەین بۆ گیرفانی خۆمان من ناڵم سپاسم ناوێت بەس میان مستەفید بن سوود وەرگرن لە مۆزوعە ئەمەش یەکەم چالاکیمان نییە مامۆستا جەزا بۆ داین چالاکیتیشمان لەوە گەورەتر پرۆژێکترمانەیە کە چەندین کەستر لەم ساڵدا وەکو بێ ئەکتی پرۆدەکشن سودمەند دەبێت لە کارەکانماندا من وەکو خۆم وەکو خەڵکیشی شار سپاس دەکەم کە تۆ زۆر سپاس بادی تۆ بم زۆر سپاس بۆ ئێوەش گەڕیان ئەبواە لە ئەوڵ دەقای لێرە بێت کە گەرا خۆشەویستی هەمومانە ئەوکەوتی نەبەرگ لە یەکە حەقیشیانە بەڕاستی لەبەرەوەی گروپی ئەکتن جوتیارەکە بەڕاستی گروپێکی زۆر طبعا تەلەڤیزیۆنی گەڕیان تەلەڤیزیۆنی خۆمانە بەڵام من کە بینم هەموو تەلەڤیزیۆنەکان هاتووە حەزەکەم وەلی سەش دەستیکەی ئەوە هەموو تەلەڤیزیۆنەکانە بە سێ لاپەڕاتون بەڵام بەداخۆ خەفەتم بۆ خەر کە ناکردەکە هیچتان هەبێ گەڕیان ئەمام کەناڵەکان گەڕیان ئاخر کەس بادە ئەوەیە گەڕیان یەکەم کەس وایە بەڵام من زۆر خۆشەویستیم هەیە بۆ کاکە جوتیا بەڕاستی وایە بەڵام ئێمە خەریکی کۆبوونەوە دانانی پلانی بەرنامەی ساڵی تازە بووین کە خۆشە لە ناو پلانی سەرکەوتوو بن ئینشەڵڵا ئیشەکانی ئێمەکتین پاڵپشتمان تەنها تەلەڤیزیۆنی گەڕیانە سپاسانەکەم خۆشەویستانم هەتا بەرنامێکتر بەیەکەگەینەوە من هیوای سەرکەوتن بۆ هەمووتان نەخوازم هیوادارم سلێمانی ئاوادان بێ پایتەختی ڕۆشنبیری هەمیشە ئاپڕ بێ لە جموجۆڵی هونەری و بە پاڵپشتی تەبەن ئەو ڕێخاوانە و هەموو کەسە چالاگوانەی وەکو ئەم گروپە جوانەی کە ئەمڕۆ لێرە بەم کارەساون سوپاس بۆم لایە خۆشەویستانی گەڕیان میدیا سوپاسانەکەم کاتێک خۆشمان بێکە و بردەسەر لە ناو ئەو پێشانگایی ئیشی دەست و دەستڕەنگینان کە هەموو جارە دووپاتێکەمەوە بوونی ئەم جۆرە پێشانگایانە دوو جار بە سوودە جارێکیان زیینوکردنەوەی کللتوری نەتەوەکەمانە جارێکشیان بۆ ئەوەیە کە کۆمەڵە هەلی کاری ڕێخسان و بۆ کەسانی بە دوای کاراگەڕێن خوا ڕستیان بە لە شیان ساغ بێ کاتیش خۆش بێەوە.